الله أكبر الله أكبر. زۆر خۆم بە خۆشحاڵ دەزانم کەوا لەگەر ڕابطەی مرۆیی ئەوڕۆکە هەستین بە دڵخۆشکردنی 103 خانەوادە کەوانە زیاتر لە 470 منداڵی نازدار هاتنە میهرەبانی ئیفسارەکان لێرە کرد و میهرەبانی هی خۆیتیان هی ئەو منداڵە نازدارانەیە. ئەو ئیشەمان لە بۆ ئەوی دروست کرد تاوەکو ئەو خەستەخانەی دروست بکەین خزمەتی ئەو نازدارانەی لێ بکەین. ئەمڕۆ ئێمە وەکو ڕێکخراوی ڕابطەی مرۆیی لقی هەولێر بە هەماهەنگی لەگەڵ نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی ئێوارەخوانێکمان بۆ نزیکەی 100 خانەوادەی منداڵی بێباو کە نزیکەی 400 نەفەرە بوون ساز کردووە لە پارکی نەخۆشخانەی میهرەبانی. میهرەبانی دڵسۆزی و لێزانی.